بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم، كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة زاناي بيابرز الراغب أصفهاني نسويتي. ئێمە هەموو جارێ لە خزمەت بەشێک لە وتەکانی ئەو کەلیماتەکانی ئەوە ژیان بەسەر ئەبێن. دیارە لە فەسڵی دووەمی کتێبەکە باسی عەقڵ و علم و نوتق ئەکا، باسی ئەو شتە گرنگانە ئەکا کە زمان پێویستی بەوە هەیە کە بێڵێ، ئینسانیەت پێویستی بەوەیە کە بە زمانیا بێت، و باسی ئەو شتانەش ئەکا. ئەم دەرسەکە باسی ئەکەین ئەو شتانەی کە نابێت لە ئینسانیەتا ببێ، ئەبێ دوور بێ لە ئینسانیەتەوە. چونکە ئەم پیاوە پیاوێکی عارفی گەورە و فەیلسوفێکی زۆر گەورەیە، ئەفەرمێ ئەگەر دینیش نەبێ عەقڵ پێت ئەڵێ کە ئەبێ سوپاسگوزاری خوا بکەیت، ئەگەر دینیش نەبێ عەقڵ پێت ئەڵێ کە سەبر بگری لەسەر ئەو بەڵاو مەحنەتانەی کە ڕووتی ئەکەن. ئەمڕۆ ئەوێ پێمان بڵێ ئەو شتانەی پێچەوانەی ئینسانن، ئەوەی پێچەوانەی عەقڵی ئینسانن، پێچەوانەی علمی ئینسانن، پێچەوانەی نوتقی ئینسانن. ئەفەرمێ سێ کەلیمات هەن کە بە زمانی ئینسانە دێ زۆر خەتەرن لە حیاتی ئینسانە: غەیبەت، نەمیمە، لەگەڵ جوێندان. ئەفەرمێ ئەم سێ سیفەتە زۆر سێ سیفەتی زۆر ناشرینی ئینسانیەتن کە نابێ لە ئینسانە ببن. ئەفەرمێ غەیبەت بریتێ لەوەی کە ئینسانێک باسی کەسێکی تر ئەکا بە عەیبێکە تایەتی، عەیبێکی تایە ئەچێ ئەنیشە بۆ عەیبە باسەکە کە هیچ پێویستی بەوە نییە بێ باسی ئەو کەسە بکە، بەڵام غەڕەزێک لە دڵیەتی، ڕقێ لە دڵیەتی، حەسادەتێ لە دڵیەتی، شتێک لە دڵیەتی ئەوێ بۆ غەیبەتە دەری ببڕێ. خوا جەل جەلاوە بە گەورەی لە قورئانە مۆزوعی باس کردووە. ئەمە تایبەتمەندی ئاینی پیرۆزی ئیسلامە. وەلا یەغتەب بەعضوکم بەعضا، هیچ کەسێکتان غەیبەتی کەسێکی ترتان نەکات. ئەیحب ئەحەدوکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتەن فەکەریهتموه. ئایا هەر یەکێک لە ئێوە، هیچ کەسێک لە ئێوە حەزی بەوە هەیە کە گۆشتی براکەی بە مردوویەتی بخوا؟ هەمووتان فەکەریهتموه. طەبعی ئینسان ئەو هەیە، هەمووی ڕقی لەوەیە. بۆیە مەسەلەی غەیبەت یەکێکە لەو سیفەتە زۆر ناشرینانەی کە لە ئینسانە هەیە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه و ئالیه وسەلەم لە باسی نەمیمەتە قسە هێنان و قسە بردن ئەفەرموویەتی لا يدخل الجنة قتات. زۆرێک لە شوڕاحی حەدیث فەرموویانە، فەرموویانە قەتات یعنی ئەو کەسەی قسە ئەهێنێت و قسە ئەبا. بەس وشەی قەتات لەوە گەورەترە. وشەی قەتات نەمام نییە تا قسە بێنێت و قسە با، بهێنێت و ببا یان نەهێنێت و نەبات، بەس گوێ لە خەڵک بگرێ، بە دوای سڕی خەڵکا بگەڕێ، بە دوای عەیبەی خەڵکا بگەڕێ، ئەو پێوتێ قەتات. پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ ناچێتە بەهەشت ئەو کەسەی قەتاتە، متابعەی خەڵکەکە، شوێن ئەسراری خەڵکەکەوێ. سبحان الله، ئەم زەمانەی ئێمەی تێکەوتین زەمانێکی زۆر خراپە. ئەگەر دیقەت بدەن، یعنی ئینسانیەت بەو شێوازەی لێ هاتووە. ئەگەر عەیبی کەسێک بڵێیت، وەرە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کەرەوە، بڵێ ئەوە عەیبی فڵان کەسە، فڵان کەس ئەو شتە خراپەی کردووە، بزان چەند کەس سەیری ئەکا، بەڵام بڵێ ئەو چاکەی کردووە کەس سەیری ناکە. ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە لە ئینسانیەتی ئینسانەکان کەمەکات. وەکو ڕاغب ئەفەرمێ زۆر ئەبێ ئاگامان لێبێ. ئەفەرمێ ئەو کەسەی کە عەیب لە خەڵکە گرێ ئیلا خۆی عەیبدارە، ئەوێ عەیبەکانی خۆی بە باسکردنی خەڵکدا بشار. وی ئەو کەسێک کە زمانی لەگەڵ غەیبەتە ڕایە، حتمەن خۆی کۆڵەوارە، خۆی کۆمەڵی عەیبەی هەیە. یەد لە پەنای ئەم عەیبانە شتانێک وردە وردە باسەکە، باسی خەڵکی تر ئەکا، قسە لەسەر خەڵکی تر ئەکا، لەعەلە بتوانێ عەیبەکانی خۆی پێ دابشارێ. ئەفەرمێ ئەبێ ئینسان زۆر ئاگای لێبێ. قوتەیبە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ پیاوێکی بینی قسەیەکی لەگەڵ نەفەرێکی ترە باسی موسڵمانێکیانە کرد. فەرمووی وەڵڵاهی ئەو کەسەی کیرام بێ، ئەو کەسانەی کە بەڕێزن لە مستەوایەکی بەرزان، قەت ئەبەدەن باسی خەڵک ناکەن. ئەوە ئینسان کە بچووک بێ بۆیە باسی خەڵکەکە، خۆی زەعیف و لاوازێ بۆیە باسە. کەسە بەهێزەکان ئەبەدەن باسی هیچ کەسێک ناکەن. فەرمووی لەقەد تەلەمەضتە بما يعافيه الكرام. هاتووی لەزەت لە شتێک وەرئەگری کە کەسە بەڕێز و گەورەکان خۆیانی لێ دوورەخەنەوە. ئەبێ ئینسان زۆر ئاگای لێبێ.
فێری غیبەت نەبێت، چونکە غیبەت شیرینیەکی هەیە، چێژێکی هەیە، لەزەتێکی هەیە کە ئینسان تووشی بوو زۆر بە زەحمەت لە کۆڵیەک کە فێری باسکردنی خەڵک بوو زۆر بە زەحمەت. ئەمە تەبعی ئینسانە، ڕاغی پیاوێکی عەبقەری زۆر گەورە لە مرۆڤناسیە. تەبعی ئەم ئینسانە ئاوایە ئەگەر هاتوو فێری باسکردنی خەڵک بوو بە ئەستەم ئەتوانێ لەوە خۆی قوتارکە. بۆیە پیاوێک ڕخنەی لە کەسێکی تر ئەگەر پێی ئەوت کوڕە عەیبە و غەیبەتی خەڵک مەکە و باسی خەڵک مەکە، ئەی بەخوا ئەگەر تۆ چێژیەکەی بەخوا وەکو من دەست پێیەک، چونکە لەزەتی لێک هەز بە خۆشی ئەکا کاتێ باسی خەڵکەکە، کاتێ تەنقیسی خەڵکە خەڵک بچووک ئەکاتەوە. وتی لەو تەلەمەضتە بها لەما سەبەرتە عنها، بەخوا تۆش ئارامە نەبوو دەستێکردن بە باسکردنی خەڵک. ئەفەرمێ حوکەمای کۆن فەرموویانە هەر کەسێ غیبەت کە غیبەتی ئەکرێتەوە، هەر کەسێ عیب لە خەڵک بگرێ عیبی لێ ئەگرنەوە، چونکە دوژمنی زۆر ئەبێ چۆن ئەم بەدوای ڕخنە ئەگەرە لە خەڵک، خەڵکیش ئەگەڕێ بەدوایە و عیبەکانی دەرئەخەن. هەر کەسێک هات فکرەی ئەم پیس بوو چەور بوو بە مەسئلەی غیبەت، ئیتر وردە وردە هەرچی قەباحەت و فەزاحەتە لەما کۆبێتەوە، حتا تووشی درۆ ئەبێ لە غیبەتە، بە خراپە باسی خەڵکە بە درۆ. هەموو ئەوانە گوناهانی ترن کە یەنە سەری و عیلاجکردنی غیبەت حتا زیاتری پێ بچێ زۆر بە زەحمەت چارەسەر ئەبێ. بۆیە ئینسان لە گەنجیە هەتا قەوەتی هەیە فریاکە زمانی خۆی پاکاتەوە لە غیبەت، چونکە هەتا وەکو ئەڕوا عمری اینجا چێژ لە غیبەت زیاتر وەرەگرێ، دوای ناتوانێت پێی چارەسەر ناکرێت، لە هەموو مەجلیسەکە باسی خەڵکەکە قسە ئەکا. بۆیە ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکرێ. ئەفەرمێ مەسەلەی غیبەت ئەگەر کەسێکی عالمی زۆر گەورە بێنی بە زەحمەت خۆی قوتارەکە، ئەی چۆن عامەی خەڵک چۆن خۆی قوتارکە، زۆر زەحمەتە بێ، زۆر ئاگات لێ بێت، زمانت بە هیچ شێوازە نەهێڵی باسی خەڵک کات. هەمیشە کاتێک کە کەسە گەورەکان باسی خەڵک کرابێ، باسی نوعێک لە نەوعەکان، وئیذا مەڕوا باللەغوی مەڕوا کیڕاما، بەڕێزەوە بە گەورەوە خۆیان بچووک نەکردێتەوە بۆ ئاستەی باسی خەڵککەن. ئاگات لێبێ گوێکانت بپارێزە، نەبیسی خراپەی خەڵک نەبیسی، چۆن زمانت ناتەوێت بڵێ نەهێڵی گوێکانیشت فێر بن، چونکە گوێکانیش فێری غیبەت بوون، هەموو کاتێک گوێ ئەگرن لە غیبەت، حەزەکەن لە مەجالیسی غیبەت، حەزەکەن گوێ بگرن، حەزەکەن بچن دانیشن. ئەفەرمێ ئاگات لێبێ غیبەت سەرەتایەکە وردە وردە ئەدبا بۆچی بۆ قەتات بۆ گوێگرتن لە خەڵکی، دوای ئەدبا بەرەو کوێ بەرەو نەمیمە باسکردنی خەڵکی، نەرم نەرم ئەدبا وای لێ قسە ئەهێنی و قسە ئەبێت، تۆ ئەبێت یەکێک لەو کەسانەی کە لە ناو کۆمەڵگایە قسەت هێنا و قسەت بردو، سەرەتاکەی لە غیبەتەوە دەست پێکە، نەخۆشی غیبەت دەستی پێکرد، بە دوایە وردە وردە کاتێ ئەزانی حەز ئەەکەی متابعی کاری خەڵکەی، دواتر وای لێ وردە وردە ئەگەیتە ئەو ئاستەی کە قسەی ئەم ئەدەی لەو قسەی ئەو ئەدەی لەو قسەی ئەم ئەهێنی بۆ ئەو هی ئەو ئەبێ. مسلمانان تووشی مشکلە و سەر ئێشەیەکی زۆر ئاگات لە زمانت بێ قەت جوێنی پێ نەدەی، فێری نەکەی کە جوێن بدە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر دوو کەس جوێنیان دا بە یەکتری، کامیان زۆر بێڕەستتر بێزاڵەوێ بەسەر ئەویتریان، چونکە هیچ کەسە گەورەکان نییە مەسەلەی جوێن، هەموو کەسێک جوێنی پێدێ، وە جوێن هیچ تەئسیرێک لەسەر ئینسانەتەکان ناکە. ئینسانەکان لە نەبوونی دەسەڵاتە پەنا بنە بەرچی بەرجوێندان. بۆیە عولەما ئەفەرمون حوکەمای کۆن ئەفەرمون ئەو کەسانەی کە جوێن ئەدەن لاواازترین کەسانی ناو کۆمەڵگەن، حتا مەسا ئەمڕۆ دیقەت بدەن لەو تۆڕە کۆمەڵایەتی و ئەو هەموو قسە و جوێن و قسە، ئەو هەموو نیشانەی لاوازی، نیشانەی زەعفی ئینسانەکان، نیشانەی کەمی ئینسانەکان. ئاگات لێبێ هیچ کەلیمەیەکی خراپ نەهێڵی لە زمانت بێتە دەرەوە، هەموو کەلیمەیەک کە جۆرێک لە شەهوەت لەگەڵیا بێت لە زمانی تۆ هاتە دەرەوە، لە عەرەبیە پێوتێ ڕەفەث. ئاگاو لێبێ ئەو کەلیمەی کە باسی ئەوسافی ئافرەت یا ئافرەتێک ئەوسافی پیاو ئەبێ زۆر ئینسان ئاگای لێ زمانی خۆی زۆر لێ پارێزێ. وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. خوال القرآن أفرمي أهل إيمان أجر جوان للغو لو اشتانا به أعرضوا عنه بشتيتي أكا بو كسانيك خريكي لغو لنا أعمالنا ولكم أعمالكم کردەوەکانی خۆمان بۆ خۆمان، کردەوەی خۆتان بۆ خۆتان، سڵاوی خۆتان لێبێ و بە هیچ شێوازی ئەمە شوێن جاهیلان ناکەوین، کەوا بۆ ئەو کەسەی کە خەریکی ئەم کەلیماتانە ئەبێت، کەلیماتانی نەشیا و بە زمانیایەت ئەبێتە کەسێک کە لە پێڕی جاهیلەکان حیساب ئەکرێ. ئاگات لێبێ قەتحی نەسەبی هیچ کەسێک نەکەی،
بە هیچ شێوازێ باسی نەسەبی هیچ کەس نەکەی، باسی عیبەی هیچ کەس نەکەی لە نەفسیە لە بەدەنیە ئافەتێ خوا داوێتی بەسەری عیبەیەکی هەیە ئەبەدەن ئەوان هەمووی بە جوێن حیسابەکرێ لە شەریعەتە. شتێک کردوویەتی یا شتێکی لەگەڵا کراوە بە هیچ شێوازێ نابێ باس کرێتەوە. ئاگار لێبێ سەفیه ئەو کەسەیە کە پەلەیەتی بۆ وتنی کەلیمەیەکی خراپ. ئەفەرمێ سەفیهە واتە عەقڵ کامڵ نییە، عەقڵی تەواو نییە کاتێک پەلامەر ئەدا. شتێکی تر هەیە لە زمانی ئینسانەکانە کە ئەبێ ئینسانیەت ئاگای لێبێ بریتیە لە پێکەنین و گاڵتەکردن. طبعاً ئەسڵی پێکەنین و گاڵتەکردن شتێکی مەمدوحە لە ئینسان، خصوصیەتی ئینسانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئینی لەئەمزەح ولا ئەقول إلا حقا، من سوعبەتتان لەگەڵا ئەکەم گەمەتان لەگەڵا ئەکەم بەڵام بە هیچ شێوازە شتێکی ناحەق ناڵێم، تەنها حەق ئەڵێم. مەشهورە ئەو قسەس و داستانانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوعبەتی تیا کردو، هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەفەرمێ کاتێک کە شوتیان ئەخوات تێوکڵەکانیان ئەگرتە یەکتر، سوعبەتیان ئەگەر مەساحیان ئەکرد لە بین یەکترە، بەڵام لەگەڵ ئەوە لا يقولون إلا حقا. سعیدی کوڕی مسەیەب ڕەزا و ڕەحمەتی خوای سعیدی کوڕی عاص ئەفەرمێ وتی بە کوڕەکەی اقتصد في مەزاحک، ئاگار لێبێ لەو سوعبەتانەی کە ئەیکەی هەمیشە مامناوەند بە، زیادەڕەوی تیا مەکە، کەم تەرخەمی مەکە. ئەگەر کەم تەرخەمی بکەی حتمەن کەسێکی وشک ئەبی لەناو کۆمەڵگا، ئەگەر زیادەڕەویشی تیا کرد ئەو کاتە خەڵکی تریش لەگەڵ تۆیە سوعبەت دەکاتەوە، سوفەها و خەڵکی ئاز نزمیش لەگەڵ تۆیە وردە وردە محاولەکەن سوعبەت بکەنەوە، ئاستی تۆیەتە خوارەوە. ئەگەر بێت و وازی لێبێنی کەس بە دەورتەوە نامێنێ، ئەگەر زیادەڕەویشکەی سووک ئەبی ئاگار لێبێ ئەگەر چی ئیقتصادیە زۆر زەحمەتە، یعنی یەک تەوەری ڕێک لە ناوەڕاستە بگری زۆر زەحمەتە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئاگار لێبێ مەزاح بەشێکە لە بەشەکانی ئینسان. حتا ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەو کەسەی چوو بۆ سەفەر لەگەڵ دۆست و خۆشەویستەکانیە ئەگەر سوعبەتی نەکرد بەشێکە لەوەی کە وشکیتیە و مروئەتی پێی ئەشکێ، نەک مروئەتی پێی زیادەکە. هەندێ مەواقع هەیە ئینسان ئەبێ سوعبەتیشی تیا بکە. ئەفەرمێ پێکەنینیش عینەن لە خەسائیسی ئینسانە. طبعاً هەموو جۆرێک لە جۆرەکانی ئاژەڵ کۆمەڵی خەسیسەی هەیە کە خارجی ئینسانە، تایبەتمەندی هەیە لە ناخی ئینسانەکەش نییە. لە ئینسانە سبحان الله تایبەتمەندیەک هەیە، منطقیەکان یا فەلسەفەکان فەلاسیفەکان وتوانە ئینەه ضەحاک بالطبع، بە طبعی خۆی پێ ئەکەنێ، یعنی ئەگەر شتێ ببینێ سەری سڕوبمێنە پێ ئەکەنێ پێ. ممکنە لە ئاژەڵەکانە بینی بێتان پێ ئەکەنێ، وەڵام هەمووی تەقلیدە، تەنها لە ئینسانە فیطریە، خوا لە ئینسانە دایناوە کە شتێکی بینی پێ بکەن. طبعاً لە پێکەینە ئینسان فەوائیدی زۆر وەرەگرێ، بەڵام ئەبێ ئاگای لێبێ. ئەفەرمێ چەند سوعبەت ناڕەحەتە لە ناوەڕاستە ڕاگری پێکەنی ژاو هەیە. ئەفەرمێ پێ نەکەنی نابێ، پێش بکەنی لە حەدی خۆی تەجاوزەکە هەر نابێ. ئینسان ئەبێ مقتصد بێ لەو نێوانە، قەوام بێ لەو نێوانە. طبعاً وەسەطیەت لە هەرچی صفاتەکانە جوانێکی تایبەت بە ئینسان ئەدا، لە شەجاعەت و ئازایەتیە يعني وسطيتك هم صفات كان إنسان وسطيتها زور مهمة إنسان بتوانه راجيري بك. أفرمين لوش خرابتر بريتي لو كإنسان بيت وكو بيغمر صلى الله عليه وآله وسلم أفرمين درو لقل صعبته تيكلبك لبناي بيكنينة، صعبتك دروي لقلاءك باش لبناي بيكنينة. أفرمين ويل بو أوكساني كقصيق أكن درويتي أكن تنها لبرأوي خلق بيبكن ويل بو أوكسانة ويل بو أوكسانة. عيسى عليه السلام فرموي خوا جل جلاله زور رقي لو كسأبت وكبي أكني ببي هوكار ببي ويشتكي بيني به كجاي عجب به وسرسامي به أو كسشك أروى بريا ببي أمانج بهمان شواز خوا جل جلاله رقي ليتي أي أو كسيك كلماتي مضحكات أهينية ورده بوي خلق بخاطة بيكنينه ولا سدرو فرموي أو بري سخافة لإنسان كان أو بري قباحة لإنسان كان كإنسان كان بي بتشوك ابنه كوابو أبي إنسان كان زور أجان لزمانيان به لغيبة أي بارزن لنميمة لجواندان لكلماتي برزة شو إنسانيت لقلبك زور جوري أبي بارز رابع لمان دواتر هر أم إنسانا صعبتك لقل دوستكانيا بيكنيني هي بلام هم مشتكي لشويني خوياتي نبي تجاوز كلا حدي
کە تەجاوزی کرد لە ئینسانیەتی ئەم کەسە کەم ئەبێتەوە لە فەضلی ئەم کەسە کەم ئەبێتەوە. ئەفەرمێ زۆر ئاگاتان لە سوێن بێ هەمان شتی تر کە لە نوتقی ئینسانایە و ئینسان نابێت بیڵێ ئەفەرمێ مەسەلەی سوێنە کە سوێن ئەگەر زۆر خوورا ئەفەرمێ کەم تەرخەمیت کردو و گاڵتەت کردو بۆ کەسێک کە سوێنت پێ خواردووە و موسڵمانیش دوورە لەمەوە ئەبێ زۆر ئەگەر ئەغڕازی دنیاوی چیە ناوی خۆی تیا بێنی ئەفەرمێ ئەگەر خەڵکی معنای سوێن بزانن قەت سوێن ناخۆن ئەفەرمێ تۆ مەسەن ئەڵێ قەسەم بەخوا ئەو شتە ئاوایە بۆ نمونە ئەڵێ معناکەی چی ئەڵێ یعنی چۆن ئەزانم خوا بە حەقە یەقینم هەیە ئاواش یەقینم هەیە ئەو شتە دنیاوی و ئاوایە ئەفەرمێ ئەو معناکەیتی کە ئەفەرمێ ئەمەش زۆر زەحمەتە ئەو یەقینەی کە هەتە بە خودا بە ئەندازی ئەو یەقینە بێ کە هەتە بە شتێکی دنیاوی بۆیە فەرمە جاریوە سوبحان الله جارێ یەمینەکەش کاذیبە کەسەکە سوێن ئەخوا ئەبەو شێوازە کەچی درۆی کردوتەیە ئەفەرمێ بۆیە حلفی کاذب لە ئینسانە زۆر خەتەرێکی گەورەیە و ئینسان زۆر نزم ئەکاتەوە حتا ئەفەرمێ ئەگەر کەسێک سوێنی خواروتی قەسەم بەخوا ئەو شتەی من لە لای تۆیە بۆ نمونە ئەڵێ وەکو وایە وتبێتی چۆن خودا حەقە جل جلاله ئەو کەلیمەی منیش حەقەکە ئەڵێم ئەو شتەی من لەسەر توێ ئەفەرمێ ئەمەش بەراورد ناکرێت لەگەڵ یەکترا بۆیە بە گوناه لەسەر ئینسانەکان ئەنووسری ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا هەندێک جار ئینسان بۆ ڕاکردنی لە هەندێ ئەو ئەوامرانەی پێکراوە سوێنە خۆ ئەفەرمێ سوێنەکانتان مەکەنە قووەت و هێز و قەڵغانە بەدەستانەوە بۆ ئەوەی هەندێک چاکەکاری هەیە لێی دوورکەنەوە جاریوە کابرا ئەڵێ کاکە سەردانی دایکێکە ئەڵێ وەڵا سوێنم خواردە سەردانی ناکەم باشە جاریوە هەیە کاکە سەردانی فڵانە خدم بەخوا سوێنم خواردە سەردانی ناکەم سەیدنا ئەبوبەکر کاتێ مستاح قسەی کرد لەسەر سەیدەتنا عایشە تۆمەتباری کرد بە زینە باشە یەکێک بوو لەوانەی کە ئەو فاحیشەیە تووشی ئەو غەڵەتە گەورە هاتکە قسەی کرد لەسەری ئێ باشە مستاح هەموو حیاتی لەسەر پارەی ئەبوبەکری سیدیقە چێبەڕێەوە بۆچی ئەم قسەیەت کرد ئەویش سوێنی خواروتیتە چاکەی لەگەڵا ناکەم ئاەت هاتە خوارەوە نەکەی ئەی ئەبوبەکر نەکەی بەهۆی سوێنەکانتەوە خۆت ڕابگریتەوە لەو چاکە و ئیحسانانی کە هەت عفوی کە لێی گەڕێ ئیحسانەکەی هەر لەگەڵا بکە هەموو جارێ مستاحی ئەبینی شتی زیاتری ئەدایە اینجا ئەوی لەبەرەوەی خوا ئەمری پێکردم کە ئەوێ ئەو شێوازە مامەڵی لەگەڵ ئەو سوێنانەی کە خۆی فعلا شتەکانت ئەفرۆشێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووتی الحلف ينفق السلع بەڵام ويمحق البركة شتەکەت ئەفرۆشێت تەواو عیبی نییە بەخۆی سوێنەوە فرۆشرا بەس هیچ بەرەکەت لەناو ئەو مامەڵەیە نەما سبحان الله واتە مەفهومی ئەم فەرمایشتە هەر کڕین و فرۆشتنێ سوێنی لەسەر خورا بەرەکەتی تێنی ئەسڵ لە کار و کەسابەتەوە ئینسان تووشی بەرەکەت بێ نەک تووشی ئەوە بێ کە شتەکەی بفرۆشێت و هیچ سوودێکیشی وەرنەگرتیوە بەرەکەت نەکەوتوێتە سەرەت و سامانەکەی لە هەندێک فەرمایشتە هاتووە فەرمایشتەکان جۆرێک لە ضعف و ئەوانەیان تایە فەرمویان هەر کەسێ سوێن نەخوا هیچی پێ نافرۆشرێ فەرمویان هەموو ڕوایەتانە ضعیف و مەوضوعن و ئەوەی کە معنایەک و یا مەفهومێکی هەبێ ئەوەیە کە حوکەما فەرمویانە ئینسان ئەبێ ئیثارکە قەت عەزەمەتی خوا کەم نەکاتەوە بۆ ناو بازاڕ نەیهێنێتە ناو کڕین و فرۆشتنەکانی کەسی عاقڵ ئەگەر زۆر زۆری بۆ هات اینجا ئەگەر سوێنی خوارد هێشتا بە تعریزێ لێ بە تەسریح نێڵێ بە ئیشارەت قسەکە ئەکا باشە بە سەراحەت نایڵێ حتا بتوانێت تەرک ئەکا ناهێڵێ مەجالی ئەوە نادا سوێن بخوا ئەگەر هەر سوێنیشی خوارد وشەی ئینشاء الله تێ ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ من كان حالفا فليقل إن شاء الله ئەگەر سوێن ئەخوا لەسەر شتێ بڵێ إن شاء الله چکە جاری وا هەیە سوێن ئەخۆی بۆ نمونە مەسەلەن ئەڵێ ئەو شتە ناکەم بڵێ إن شاء الله ئەم إن شاء الله ئەم ئیستیسناءە باشە ڕزگارت ئەکات لە ئیسم و لە قورسی ئەو سوێنەی کە خواردوتە بە ناحەق ئەفەرمێ ئەگەر کەسێکی عاقڵ قسەی کرد شوێن قسەکەی خۆی ئەکەوێ بەڵام ئەگەر کەسێکی ئەفەرمێ ئەحمەق قسەی کرد شوێن قسەکەی خۆی ناکەوێ مەثەلێک یان نمونەیە بۆ قسەکەی خۆی نایە یا ئاەتێ نایەنێتەوە ئەچێ سوێنێک ئەکێشە بەسەر قسەکەی خۆیە ئەفەرمێ نیشانە حوبقی ئینسانە نیشانی لاوازی ئینسانە بۆیە تێبینیەکەی حەزەکەم لە خزمەتانە بێڵێم زۆر کات خوتەبا
حكماء دعاة لخطبة كان زور سوێنە ئەو زۆر هەڵێ نیشانی لاوازی ئەو خەتیبێ قەسەم بەخوا خۆی گەورە ئاوات لێ ئەکا قەسەم پێویست ناکە سوێنەکانت بێنیتە خوارەوە چونکە ئەو نیشانە متمانەت بە کەلیمەکەی خۆت نییە ئەوەی کە سوێن زۆر ئەخوا ڕاغیب ئەفەرمێ ئەوە متمانەی بە قسەکەی خۆی نییە لەو ئاستە بەرزان نییە کە کەلیماتەکانی خۆی ئاگای لە کەلیماتەکە یەقین لە کەلیماتەکانی هەبێ ئەوە بە سوێن پاڵپشتی کەلیماتەکانی بکە بۆیە جاری وایە کەسێک کە خاوەنی کەلیمەی خۆیەتی سیارەیەک ئەفرۆشێ ئەڵێ ئەم سیارەم کاکە ئەوە فرۆشتووە یان مەسەن کڕیومە بە 10,000 تۆ دووبارەیە ناڵێ قەسەم بەخوا کڕیومە بە 10,000 کە سوێنی خوار نیشانەی ئەوەیە لاوازە ئەو کەسە متمانەی بە کەلیمەی خۆی کە ئەوە لە ئینسانیەتە زۆر ئەوێ بە وریایی مامەڵی لەگەڵا کرێ ئینسان زۆر گەورەیە صاحبی کەلیمەی خۆیەتی أفرمي وفي اليمين ما أنت على ما أنت واعده ما دل أنك في الميعاد متهم الله أجر كسيك متنبي شاعر الله أجر كسيك وعدي دا لسر وعدك سويني خوارد بون منوتي فلان كس أجر درت شو كاك دياريك بوكر متي قسم بخوا دياريك بوكر الله نشانه متهم لا وعدك أين باتسر شو وعدك أين باتسر بيستي بس سويني بويا فرمي دائما بملاحظة أو ورقة أجر كسيك سوينك خوارد بردوام لسر شتكاني أفرمي والدليل لسر أويك أمكسا متماني بكلماتك كاني خوي نية بويا فرمي هندي لحكما فرمي أنا له لك لحلفة طبعا له لحلف سيبش السوين سوينك مان هي منعقدية بطل سوين أخوي أو اشتأكم أو اشتناكم وبيتي منعقدة يمينك مان هي يمينك سور أزانة إنسانك دروءك سوينج أخوة أو جناهي كبيرة حتى علماء فرمان كفارتي نيئو بس خوا ما قال قيامة بزانة أو كسر ليك باشا أزانة اشتك درو سوينج أخوة يمينك من هي لغوة لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم إنسان بسر زماني ما بس يضل نية سوين بخوا بس زماني فير بو سوين أخوة أفرمي حتى يميني له أجر بسر زمان الزور هاد باش أفرمي نشاني أو أم كسا ليش إلى صفات كانت دروها أبي أقيل كابو إنسانية أبي الزور بهوشياري ما مر لقال سوين أبك وأنا زاني هر سويني خوار طائشة كنا أبي زور بكلماتي بوريانا لشويني خويا سوين أخوا باشا لغير شويني خويا أبدا سوين أخوا من حلف على يمين فرأى غيرها خيرا منها فليأتي الذي هو خير وليكفر عن يمينه فرما يشتكي بيغمر صلى الله عليه وسلم أجر زورد بوهات سوينة خوارت لسر شتيك دواي زانيت شتيكي ترباشتر لمشتا أفرما كفارتي سوينة كدبد أو يميني منعقدة دام زراوة بچی چارەسەرەوێ بە کەفارەتی سوێنەکە ئەدەی ئەچی شتەکەی تر ئەەکەی لە کەفارەتە ئینسان تووشی گوناه نابێ واتە یەمینی منعقەدە ئینسان تیا تووشی گوناه نابێ ئەگەر سوێنی لەسەر شتێ خوارد و دوای تەرکی کرد شتەکە شتێکی تری کرد و کەفارەتی ئەویدا کەفارەتەکە کەفارەتە لەسەری ناکە کۆتا قسم نکتەیەکی خۆشتان بۆ گێڕمەوە تەواو یەکەم دەرسەکە دۆستێکم هەبوو وتی ئەوە فەقیر زۆرە لە هەڵەبجەیان کەمە وتم وەڵا زۆرە وتی دەی بۆ خۆ کەفارەتی سوێنەکانتان دادەن وتی کەفارەتی سوێنەکانتان بەر فەقیری تیا داوێت وتی من تاقیب کردو لە مەنتیقی خۆمانە کەفارەت لە دەوڵەمەندەکان وەرەگرم کە سوێنە خۆنەوەنە خەریکە فەقیر نایەڵم بەس بە کەفارەتی سوێن بۆیە سوبحان الله کەفارەت خۆی گەورە داینەوە ئەزانێ ئینسان پێویستی بە چییە بە کەفارەت بە سوێنە و هەندێک جار پێویستی بۆیە لەو سوێن دەرچێ بەچی دەرچێ کەلیمەی خوای بەکارێنەوە بە کەفارەت دەرەچێ داوامە لە زاتی پاکی پەروەردگار خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێن خوای گیان عەفومان کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین ئیمانمان سەلامەت کە لەم زەمەنی فتنە و فەسادا یا ئیلاهی لە شوبهات و شەهوات بمان پارێزە خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە بخۆشەویستانی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە بەهەشتا بە حوزوری ئەومان بگەێنە و لە خزمەتی ئەوە دامان نیشێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین
تو گەورەی خۆت خوایە دڵمان ئارام کە، خوایە دڵمان ئارام کە، خوایە دڵمان ئارام کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر ژیانمانە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، لە ساحەی مەحشەرە ئارامیمان بەسەرا ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی براو خوشکەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس پیاوەتێکی هەیە بەسەرمانەوە یا ئیلاهی لە گوناهی ببوورە، لە مامۆسا و قوتابیەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت زوڵممان لە هەر موسڵمانێ کردووە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ببوورە، دەرگاکانی خەیر بەسەریانە بکەرەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە. یا ئیلاهی لە هەر شوێنێ هەن، لە هەر زەمانێ بوون، هەر زمانێکیان بووە، هەر شکڵێکیان هەبووە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، زیندویان مردویان، خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە هەر هەمویان ببوورە یا رب العالمین. خوای گیان بەخوا ئێمە حاجەمان زۆر زۆرە، یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی بەسەرمانەوە ئەزانی. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت حاجەکانمان جێبەجێکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە قەری سەرشانی سووککە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان گوناهبارە تەوبەی لێ قبوڵکە. یا ئیلاهی ئەومان تووشی گوناهێکی ئاشکرا بۆ یا پەنهان خوایە عەفویکە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین دڵەکانمان ئارام کە، تو گەورەی خۆت دڵمان ئارام کە. پەروەردگارە کافران زۆر هەوڵیان داوە دڵمان تێک بدەن، یا ئیلاهی و خۆمان تەسلیمی تۆ کرد، قەت سپاردە لای تۆ زایە نەبووە، زایەمان مەکە یا رب العالمین. خوای ئیمانمان سەلامەت کە، ئیمانمان دامەزراوکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لای خۆت قبوڵمان کە، وەرمان گرە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. ئیلاهی فەضیلەتی خۆت بەسەرمانە ببارێنە، زمانمان پاکەرەوە لە غەیبەت، زمانمان پاکەرەوە لە درۆ، زمانمان پاکەرەوە لە بوهتان، زمانمان پاکەرەوە یا ئیلاهی لە سوێنی درۆ، لە کەلیماتی خراپ، کەلیماتی باش بخەرە سەر زمانمان، بخەرە ناو دڵمان وابەستەی خۆت کە یا رب العالمین. بمان گێڕە لەو عەبدانەی کە دڵەکانیان یا ئیلاهی هەمیشە ذیکر و یادی تۆی تایە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئێمە لە بەرخاتی تۆ لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورە کۆبووینەوە، دەیا ئیلاهی لێمان قبوڵ کە، خوای گیان بەرەکەت بەسەر کار و کردەوەکانمانە ببارێنە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە لطفی خۆت بە کەڕەمی خۆت بە مەرحەمەتی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە و قبوڵمان کە یا ئەکرەم الأکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش و ئێوەش ببوورێ، خوا لێمان قبوڵ کە.